سڵاوتان لەبێ بەڕێزان بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانی سعات نۆتان پێشکەشەکەم من ڕەنگین عەبدولسەمەدم سەرەتاش بۆ دەستپێک دەچمە سەردێڕەکان. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی 6 ساڵی دامەزراندنی یەکێتی مامۆسایانی کوردستاندا وێڕای پیرۆزبایی داوا دەکات. یەکێتی مامۆسایان لە ڕێگەی فشاری مەدەنیەوە داخوازی و پێداویستیەکانی مامۆسایان دەستەبەر بکات. پەرلەمانتارێکی کوردستان ئاشکرای دەکات وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی هاتوچۆی سنووری سلێمانی و هەڵەبجە دەخاتە سەر ژمارە بانکیەکی هەولێر. کۆمپانیای نەوتی باکوور حکوومەتی هەرێمی کوردستان با دەست بە سەرداگرتن و زیادەڕۆیکردنە سەر بیرەنەوتەکانی کەرکووک تۆمەتبار دەکات. بەڕێوەبەرایەتیەکانی کشت و کاڵ و سەرچاوەکانی هاوی کەرکووک هۆشداری دەدەن لاوشکە ساڵی و بۆ ئەو مەبەستەش پلانی هاوینە دەخەنە بواری جێبەجێکردنەوە. دانیشتوانی گەڕەکی پەنجەعەلی دژی ڕووخاندنی خانوو و دوکانەکانیان گردبوونەوەکانیان فراوانتر دەکەن و خێوەتگا هەڵدەدەن. بە بۆنەی یادی 6 ساڵی دامەزراندنی یەکێتی مامۆسایانی کوردستانەوە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی یەکێتی مامۆسایانی کوردستان دەکات. لە پەیامەکەدا هاتووە لە یادی 6 ساڵی دامەزراندنی یەکێتی مامۆسایانی کوردستاندا پیرۆزبایی گەرمی خۆمان ئاراستەی تەواوی ئەندامان و خێزانی پەروەردەیی دەکەین. یەکێتی مامۆسایانی کوردستان وەک فێرگەیەک بۆ گەشەپێدانی پەروەردە و زانست و فێرکردن ڕۆڵی گەورە و پێشڕەوی بینیوە لە گۆشکردن و قوڵکردنەوەی هەزری بەرزی کوردایەتی و زانستی سەردەمدا. لە بەشێکی تریدا هاتووە لەم بارودۆخی ئێستادا ئەوە لە ڕێکخراوەکەتان چاوەڕوان دەکەین بە هەمان گیانی بەرزەوە بەردەوام بن لە خزمەتی مامۆسایان و ناوەندەکانی خوێندن. هەروەک پێویستە وەک ڕێکخراوێکی پیشەیی و مەدەنی نوێنەرایەتی ڕاستەقینەی مامۆسایان بکەن و لە سەنگەر و بەرەی ئەواندا بن و لە ڕێگەی فشاری مەدەنیەوە داخوازی و پێداویستیەکانی مامۆسایان دەستەبەر بکەن. دکتۆر بەرام ساڵح سەرۆکۆماری عێراق لە بروسکەیەکدا بە ناوی خۆی و گەلی عێراقەوە جوانترین پیرۆزبایی ئاراستەی سەرۆکی نوێی ئیماراتی یەکگرتوو دەکات. ئەمەش دەقی بروسکەکەیە. برای بەڕێزم شێخ محەممەد بن زاید ئال نەهیان سەرۆکی ئیماراتی عەرەبی یەکگرتوو بە ناوی خۆم و بە ناوی گەلی عێراقەوە بە بۆنەی هەڵبژاردن تا وەک سەرۆکی ئیماراتی یەکگرتوو جوانترین و گەرمترین پیرۆزباییتان ئاراستە دەکەم. داواش لە خوای گەورە دەکەم هەنگاوەکانتان ببێتە مایی پێشکەوتن و خۆشگەزرانی زیاتر بۆ گەلی ئیماراتی دۆست. هەروەک دووبارە سەرخۆشی قۆڵی خۆمان با بەڕێستان و گەلی ئیمارات ڕادەگەێنم بە بۆنەی کۆچی دوای شێخ خەلیفە بن زاید ئال نەهیان. هاوکات دوو پارتی دەکەینەوە لە پەرۆشی عێراق بۆ بچەوکردنی پەیوەندیەکان لە نێوان هەردوو وڵات و گەلی دۆست بەرەو هاوکاری زیاتر لە هەموو بوارەکاندا بە جۆرێک خزمەت با بەرژەوەندی هاوبەشەکان بکات. هەروەها ببێتە مای چەسپاندنی بەهاکان یاریکاری و خۆشەویستی و ئاشتی لە تەواوی ناوچەکەدا لەگەڵ ڕێزی زۆرمان. سەرکۆ ئازادگەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد بە واژۆی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دەبرێتە سەر ژمارە بانکێک لە هەولێر. ئەمەش بەڵگە و هەوڵێکە بۆ نەهێشتن و کەمکردنەوەی داهاتی سلێمانی. پەرلەمانتارێکی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە بەڵگە و بڵاوی دەکاتەوە بە ئیمزای وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی هاتوچۆی ئیداری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دەبرێتە سەر ژمارە بانکێک لەولێر. سەرکۆ ئازادگەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان چەند بەڵگەنامەیەک ئاشکرا دەکا کە ئاماژە بۆ دەکەن وەزیری ناوخۆ داهاتی هاتوچۆی سلێمانی دەباتە هەولێر. سەرکۆ ئازادگەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان لەو بارەوە ڕاگەیاندووە لە سەدا 20 داهاتی تازەکردنەوەی ساڵانەی هاتوچۆی سلێمانی دەخرێتە سەر ژمارە بانکیەکی هەولێر. ئاماژەی بۆش کردووە بە ئیمزای وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی هاتوچۆی ئیداری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دەبرێتە سەر ژمارە بانکیەک لە هەولێر. چەند بەڵگەیەکی لەو بارەوە ئاشکرا کردووە کە بەڵگە و هەوڵێکە بۆ نەهێشتنی داهات لە بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و گواستنەوەی بۆ هەولێر و کەمکردنەوەی داهاتی سلێمانی. ڕێبەر ئەحمەد لەگەڵ کۆمپانیای گرێبەستێک واژۆ دەکا کە دەبێت لە سەدا 20 هەموو داهاتی ساڵانی تازەکردنەوەی توندوتۆڵی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین دەچێتە سەر حسابێکی تایبەت لە هەولێر. هاوکات بە پێ گرێبەستەکە تا 15 ساڵی تر هیچ کەس و کۆمپانیەک ناتوانێت گەراجی پشکنین و توندوتۆڵی لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین دابنێت و وەربگرێت. ئەمە لەلای قۆرخکاریە و
لەلایەکیش پیلانێکە بۆ کەمکردنەوەی داهاتی سلێمانی. باسی لەوەش کردووە هەر بە پێم گرێبەستە کۆمپانیای توندوتۆڵ دەبێتە چەتری کۆکردنەوەی هەموو کۆمپانیانەی لەم سنوورە مۆڵەتیان وەرگرتووە لە پێشوودا بۆ دەست بەسەراگرتنی داهاتی و کۆمپانیانە و بەڕێوەبەراتیەکانی ناوچەکانی سنووری سلێمانی. کۆمپانیای نەوتی باکوور حکوومەت یارەمی کوردستان با دەست بە سەرداگرتن و زیادەڕۆیکردنە سەر بیرەنەوتیەکانی پارێزگای کەرکووک تۆمەتبار دەکات. کۆمپانیەکە لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە پێشتر لەلایەن حکوومەت یارەمی کوردستانەوە ژمارەیەک پێشێلکاری و سەرپێچی کراوەتە سەر کێڵگەنەوتیەکانی سەربا کۆمپانیەکەمان، لەوانەش کێڵگەکانی خورمەلا، ئاڤانا، سەفیا، کۆرمۆر. لەوبارەیەوە سکاڵا لە لای دەسەڵاتی دادوەری عێراق کراوە. هەر لە درێژەی ئەم پێشێلکاریانەدا هێزێکی چەکداری سەر بە حکوومەتیارێن بە یاوەری تیمێکی تەکنیکی دەستیان گرتووە بەسەر بیرەنەوتەکانی بای حەسەن و داوددا بە مەبەستی بەکارهێنانی توانای بەرەمێنانی ئەو بیرانە بۆ بەرژەوەندی حکوومەتیارێن. ئاماژەی بەوەش کرد کۆمپانیەکەیان کە کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراقە ئەو پێشێلکاریانە دەخاتە سێ حکوومەتیارێمی کوردستان کە پێچەوانەی دەستور و یاساکانی عێراق و کاریگەری دەخاتە سەر پەیوەندی نێوان هەرێم و ناوەند. ئەمەش لە کاتێکدایە بەرپرسیارەتی بەڕێوەبردننی نەوت و غاز وەک مڵکی خەڵکی عێراق سپێردراوە بە حکوومەتی فیدراڵی و کۆمپانیای نەوتی باکووریش سەربا کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراقە. دوای ئەوەی هەردوو بەڕێوەبەراتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی کەرکووک سەرکەوتنی پلانی وەرزی زستانیان ڕاگەیاند، هاوکات پلانی نوێی خۆیان بۆ وەرزی هاوین دەخەنە ڕوو. ئەوەش ناشارنەوە کە ئەگەری زۆرە کەمبوونەوەی ئاو لە پارێزگاکە گرفت دروست بکات. هەردوو بەڕێوەبەرایەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی پارێزگای کەرکووک پلانی وەرزی هاوین دەخەنە ڕوو. لە کاتێکدا وشکە ساڵی و بێبارانی بەرۆکی پارێزگاکەی گرتووە و زەویەکان زیاتر لە هەر کات تینووی ئاوی بارانن. گەرباسی سنتەری شار بکرێت کەرکووک پشت بە ئاوی بەنداوی دوکان دەبەستێت. هەروەک پارێزگاکە خاوەنی 4 بەنداوە بەڵام تەنها بۆ ڕێکخستنەوەیە. بۆ وەرزی هاوینی ئەم ساڵیش بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکان پلانی هاوینە ڕادەگەیەنێت کە لە مانگی داهاتووە وا جێبەجێ دەکرێت و لە نێوی داهاتووە داواکراوە بە فیڕۆدانی ئاو کەم بکرێتەوە. خطة مديرية الموارد المائية في كركوك بالنسبة پلانی بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکانی کەرکووک بریتیە لە کەمکردنەوەی بە فیڕۆدانی ئاو کەمکردنەوەی کشتوکاڵ بە ڕێژەی لە 150. ئەمەش بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی ئاوە. هەندێک بەنداوی بچووکمان هەیە لە سنووری پارێزگای کەرکووک بۆ ڕێخستنەوەی ئاو و ئێمە دڵنیایی دەدەین کە ئاوی پێویست هەیە بۆ ئەم وەرزە، بەڵام دەبێت هاوڵاتیان بە پێی پێویست بەکاری بهێنن. أيضا ناشد المواطنين في الحفاظ على الماء لهذه الثروة المهمة. ڕۆشتنی کەسێک بەبێت ترس لە نێو ڕووباری دیجلە لە بەغداد پەیامێکی ڕوونە کە ئاستی ئاو بە شێوەیەکی مەترسیدار لە عێراق کەم بووەتەوە. کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە سنووری پارێزگای کەرکووک تەواو کاریگەری دروست کردووە و بووەتە هۆکار بۆ ئەوەی نەتوانرێت وەک پێویست پلانە کشتوکاڵیەکان جێبەجێ بکرێن. تم المصادقة عليه من قبل وزارة الزراعة وأيضا الموارد المائية. بەپێی ڕێکەوتنی هەردوو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکان پلانی هاوینە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و کەمبوونەوەی باران لە 2 ساڵی ڕابردوو ڕوبەڕووی تەواوی عێراق بۆتەوە و کاریگەری لەسەر ئەو ناوچانە دروست کردووە کە شوێنی گلدانەوەی ئاون زیانی بەکەرتی کشتوکاڵیش گەیاندووە، وای کردووە پلانی کشتوکاڵی نەتوانرێت بە تەواوەتی جێبەجێ بکرێت. پێویستە هەردوو وەزارەت پلانی دوورمەودا دابڕێژن. طبعا أكيد تحتاج وزارة الزراعة والموارد المائية لوضع خطط مستقبلية. بەپێی ڕێژەی دانیشتوان لە پارێزگای کەرکووک ڕۆژانە هەر کەسێک پێویستی بە 250 لتر ئاوە، بەڵام 4 هێندە بەکاردەهێنرێت و بە فیڕۆدان زیادە. هەروەک ئاستی ئاوی بیرەکانی کەرکووک کەم بووەتەوە. ناشزاندرێت ئایا ئایندەی عێراق لە ڕووی سامانی ئاوەوە بەکوێ دەگات. یوسف مراد، کەناڵی کەرکووک.
بە بەشداری هەزاران خوێندکار تاقیکردنەوەی کۆرسی دووەم بۆ پۆلە ناکۆتاکان بۆ قۆناغی دواناوەندی و ئامادەیی لە کەرکووک دەستی پێکرد. لایەنی پەیوەندیداریش ئاماژە بۆ ئەوە دەکەن سەرجەم ئامادەکاریەکان بۆ ڕەخساندنی کەشێکی گونجاو و ئارام بۆ خوێندکار دابین کراوە تاوەکو بتوانن بە سەرکەوتوویی تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. بە بەشداری هەزاران خوێندکار و مامۆستا تاقیکردنەوەکانی کۆتایی کۆرسی دووەمی ساڵی خوێندن بۆ پۆلە ناکۆتاکانی ناوەندی و ئامادەییەکان دەستی پێکرد. بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن تاوەکو تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ بەراورد بە 2 ساڵی ڕابردوو سەرکەوتووتر بووە. بە شێوەیەک لەم ساڵ داخستنی خوێندنگەکان و کەرەنتینە بوونی نەبووە. سەرپەرشتیارێکیش بەم شێوەیە باس لە پرۆسەی تاقیکردنەوەکان دەکات. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاییەکانە پۆلی یەکی ناوەندی و دوو ناوەندی و لەگەڵ 4 ئامادە و 5 ئامادەیە ئەمڕۆ دەستپێکاتوە سەرەتا یەکەم ڕۆژە تا ئێستاش کێشەیەک لەخوا بەزەیش کێشەیە ڕووی نەداوە و بەردەوامە بێت تاکو 23 مانکە کۆتایی تاقیکردنەوەکانە بێت. ئامادەکاریەکە لە هۆڵەکان و لەناو پۆلەکانە بە پاکردنەوەی پۆلەکان و بە دابینکردنی شوێنێکەرە و پەنکە و ئەوەی کە هەیە لەبەردەستەیە بەڵام وەکو پەروەردە هیچ شتێکی تازە نیە نوێ نەدرا بە قوتابخانەکان هەر ئەو کەرەسەی کە هەمانە ساڵی ڕابردووە بەکاردێنن و ئینشاڵڵا هەر بەرباشی ئەڕات بەڕێوە تا ئێستاش و ئەو بارودۆخ و لە ڕووی گەرما و سەرما گەرمایکی وانە و تاقیکردنەوەکان بە باشی ئەڕات و تا ئێستاش کێشەی لەخوا بەدەی ئینشاڵڵا نابێت. خوێندنی کوردی لە کەرکووک بەدەست چەندین کێشەوە دەناڵێنێت و کەمی ئامێرەکانی فێنکەرەوەش یەکێکە لەو کێشانە و پێدەچێت لەم تاقیکردنەوانەدا تا ڕادەیەک چارەسەر کرابێت و مامۆستا و خوێندکارانیش بەم شێوەیە باسییان لە تاقیکردنەوەکان کرد. یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانە ئەو قۆناغەکانی ناکۆتایی لەخوا بەزیاد بێ بە سەلامەتی و بە هەموو ئاسانکاریەکان بەڕێوەچوو هیچ کێشەیەکشمان نەبوو. ئەوەی کە هەیە کەشێکی ئارامان بۆ دروست کردوون پاک و تەمیسی هۆڵەکان ئەو تەوزیعەکەی لەسەر تەلەبەکانە بەنسبەت فێنکەرەوە بەڕاستی فێنکەرەوە کە خودزانی کارەباکە چۆن هەرچەند ئێستا کارەبا باشە فێنکەرەوەش هەیە و جەوەکەش ئێستا لەخوا بەزیاد بێ ئەو گەرمیە نییە فەجەوەکە ئارامە حتاکو ڕادەیە بڵێن ئارامە و باشە و بەڕێکوپێکی ئەچێتە ڕێوە. تاقیکردنەوەکان ئاسان بوو ئەگەر باشی بخوێنی زیاتر ئاسانتر ببەلات و هیچ کێشەیەکش نەبوو قورسێکشی تیان نەبوو هیچ کەموکوڕەیەکی نییە ئەم مەکتەبە ئەنی کەموکوڕەیەکت نییە مامۆستاکان هەر شتێکت بێ باشی بۆ دابینەکەن. الحەمدوللا زۆر باش بووی کە تاقیکردنەوەکانمان بە هەمووی مامۆستاکان یارمەتیمانەدەن و هۆڵی تاقیکردنەوەکانیش هەمووی بەدڵی ئێمە زۆر یعنی زۆر هاوکاریمانەکەن یعنی کە شتێکت لە گرانبوو یارمەتی دەدەن بۆی بەلاتەوە ئاسان بێ شتێک تێنەگەشتی زۆر جار دووبارەیەکەنەوە بۆت. خوێندکارەکان زۆر باش بوون و هۆڵەکەش زۆر بێدەنگ و زۆر باش بوو بۆی بتوانین بە باشی تاقیکردنەکان بکەین و سەرمالێ نەشێت و بە باشی جوابی تاقیکردنەکەمان بدەین و زۆر سپاس مامۆستاکانی شەکەین کەوا هاوکارێکی زۆریان کردون پرسیارێکی وایان بۆ نەهێناینێتەوە نەتوانین وەڵامەکەی بدەینەوە. سەرباری هەموو ئەو بربەستانەی کە ساڵانە دێنە پێش بەشی خوێندنی کوردی لە کەرکووک هێشتا خوێندکارانی ئەم بەشە پێشەنگن و ژمارەیەکی بەرچاویش لا یەکەمەکانی سەر ئاستی پارێزگاکە لە خوێندنی کوردی کەرکووک دەردەچن. سەرمەد سەباح کەناڵی کەرکووک. باخچەی ساوایانی دێکۆک تەنیا باخچەی کوردیە لە سنووری قەزای داقۆ کە لە ساڵی 2005ەوە دامەزراوە. ئەمڕۆژ لە ئاهەنگێکدا 59 منداڵ بڕوانامەی دەرچوونیان وەرگرت. هەر بەو بۆنێەوە ئاهەنگێکیان ئەنجامدا و چەندین هۆنرا و سرودی منداڵان بە هەر سێ زمانی پێکهاتەکان پێشکەش کرا. ئاهەنگی دەرچوونی باخچەی چاوایانی دێکۆکە. دێکۆک تەنها باخچەی کوردیە لە سنووری داقووق. ئەمڕۆ لە ئاهەنگێکدا بە چەندین هۆنراوە و سرودی منداڵان بە سێ زمان ئاهەنگەکە ڕازاوە کراو کە سەرنجی ئامادەبوانی بۆ لای خۆی ڕاکێشا و بووە مایەی دڵخۆشی و ڕەزامەندیان. هەروەها دیاری و بڕوانامە دابەشکرا بە سەر دەرچووان. ڕزانەکەم دایکم ئارامی گەرمە باوکم ڕووناکی چاومە را پشت و پەنامە بۆشم هەموو چرامە مامۆستاکان ڕۆژانە شێعر و گۆرانی و یاری بۆمان دەکات بە دیاری.
سەرپەرشتیارانی باخچەکەش سوپاس و پێزانینی خۆیان ئاراستەی ئیدارەی باخچەکە کرد و ڕایان گەیاند هەوڵەدەن لە داهاتوودا کەم و کورتی باخچەکە پڕ بکەنەوە بەو پێی تەنها باخچەی کوردیە لە سنوورەکە. 59 منداڵ بە جوانترین شێوە ئامادەکرا و پەروەردەکراوە لە قۆناغی باخچەوە بەڕێکەوتن بۆ قۆناغی سەرەتایی هیوای ئایندەیەکی گەشتیان بۆ ئەخوازم لە سەرەتایی و لە هەموو قۆناغەکانی داهاتووی ژیانیان هەر سەرکەوتوو بن. سوپاسی کارجەری باخچەی دێکۆکەکەم هەروەها سەرجەم مامۆستایان و کارمەندانی ئەم باخچەی. دێکۆک تەنها باخچەی کوردیە لە سنووری قەزای داقووق لە ساڵی 2005 دامەزراوە. لەم ساڵەدا لە ئاهەنگێکدا و 59 منداڵ بڕوانامەی دەرچوونیان وەرگرد و بۆ قۆناغی داهاتووی زانستیان ئامادەکران. محەممەد ئەڵماس، کەناڵی ئاسمانی کەرکووک، قەزای داقووق. کاسبکاران و دانیشتوانی نێوبازاری پەنجەعەلی جارێکی دیکە دژ بە بڕیاری ڕوخاندنی بەشێک لە دوکان و خانوەکانیان گردبوونەوەکی ناڕەزاییان ڕێکخست و خێوەتیان لە نێو بازارەکەدا هەڵدا. ئەمەش دوای ئەوە دێت کەوا بڕیاری جێبەجێکردنی پرۆژەی جووتسایدی پەنجەعەلی چووەتە بواری جێبەجێکردنەوە و بەهۆیەوە خانووی چەندین هاوڵاتی بەرشەقام کەوتووە و زەرەر و زیانی زۆری بە خەڵکی گەڕەکەکە گەیاندووە. ئێمە ئێستا حالیە لەم خۆپشاندانە دژی پرۆژە نییە. ئێمە ئێستا نە لە دبزین نە لە شوێنەکانترین کە تاعریف بکرێ. ئەم شوێنە کاتی خۆیان بەشیان کردووە. خۆیان بەشیان کردووە کە دەمیانی شەکەی تۆ پێیان ئەڵێ ئەم شوێنە بۆ بکرێتە دووسایت و بەو شێوازە ئەڵێ کاک ئەمە کات خۆی قەراری لێدراوە کاتی خۆی کە قەراری لێدراوە کێ تەوزیعی کردە؟ من تەوزیعیم کردە؟ کێ تەوزیعی کردە؟ خۆیان تەوزیعیان کردە، خۆیان کارەبایان بۆ ڕاکێشاوە، خۆیان قیریان بۆ کردە مەجاریان کردە فەرمووە ئەوە دایرە ئاوە دایرە ئاو لە تەجاوز دروستەکرێ حکومەت خۆی لە تەجاوز شوێن خۆی دروستەکە ئەگەر بزانێت تەجاوزە دروستیەکە. ئێمە دژی پرۆژە نیمان بە هیچ شێوەیە. ئەم مقالە شواتەوە کتابێکی پێنێ کتابی ڕسمی بەغا ئەوێ برمێنە بەزەخت ئیسەر لە بەنیانە بەین خۆی و شەریکەی نەوت منافسەیە ئەوەڵێ ئێرمێنەوە ئەوڵێ مێرمێنە تە لە سەرەوە ماوەتەوە دوسێ ڕۆژارێت شتێت تێوی کاو ئەڕۆ 13 ساڵە لێرم 13 ساڵ بەڵێ باشە ئەم خەڵکە حەلێ بۆ ئەم خەڵکە بکەن بۆ پشت لەم ملەتاکەن بەم شێوەیە یعنی چی؟ ئەی کاکە تو ئەگەر ئەمە بە ملەتی خۆت نازانی بۆ هەڵبژاردن هاتنە ناومان ئێمە دەنگمان بۆتاندا. داواکاریمانەوە ئەگە پرۆژەکە ئەکرێت بە هەر بە 20 مەترەکە بڕەوە خۆی ئەمە زێرابی هەیە ئامودی هەیە کارەبای هەیە با نەگەێتە ئەوەی سەقفەکە بڕێنە من ماڵەکانە ئێمە کەپڕەکان هەمووی لە ئەدەن ئەمانی کەوازیادرە بەڵام ئەو ئەڵێ هەرێکی 3 متر 4 متر بڕاتە دواوە لەو حاڵەتە ئەگەێتە سەر کەپڕەکان ئێمە داواکەین لە بەڕستکە فەرێدون با بێتە سەر خەت خۆی بگێتە حاڵەتی هەر بە 20 مترەکە بڕات بەس نەگێتەوە کەوە بیناکە بڕێتە من. دانیشتوانی گەڕەکی بارودخانەی شاری کەرکووک داواکارن ئەو کێشەیەیان بۆ چارەسەر بکرێت. وەک خۆیان دەڵێن بەهۆی تێکچوونی سیستەمی ئاوڕێی گەڕەکەکانەوە ئاوی پیسی نێو ئاوڕۆکان دەگەڕێتەوە بۆ نێو ماڵەکانیان ئەماش هەراسانی کردوون. دوانزەی نیمەڕۆ لە عیش دێمەوە ئەم قۆڵانە ئەم سڕە ماڵە هەمووی خەریکینە مەجاری گرتنە بۆچی لە سەعاتێتر ئاو دێت ئیتر ماڵەکان هەمووی پڕیاوە بێت ئاوشتی هەمووی سیاناوە ئاوەکە خۆمانەگرینەوە هەتا سەعاتێکی شەو ئەنجار لێرە دابەزێتن ئەم شارعە هەر وێران کرد ئەم شارعە باش بوو تۆزێ هەر هەمووی وێران بوویستە ئیتر ئەم ماڵانە ئەم سڕە ماڵە گشتیە تاکم لای مزگەوتەکەەوە بەس ئەو زێرابمان بۆ بکەنەوە ئەو زێرابە ئێرە گیراوە ئەو زێرابە بەستێک بۆ ڕێک گەورە دابنێ و ئیتر حەلە بێتن. ئێمە وەکو دانیشتوانی بارودخانە کێشەمان لەگەڵ ئەم ئاوەڕۆیە هەیە ئەم زێرا بوو ئاوەڕۆیە ئێمە تێک چووە مدەتێکی زۆرە تێک چووە و کەس بانەمانە نایە چاچکە بووەتەوەی کە ئەجیرەیە بێتەوەی گەڕانەوەی ئاوەکان بۆ ناوماڵەکان و بۆنی ئەم ئاوە وای کردووە تەواوی مناڵەکانمان نەخۆش کەوتنەوە تووشی پەدا بوونە. بەڕاستی بارودخانە با بڵێن کەس هاوڕی لێ ناداتەوە بە حکمی ئەوەی گەڕەکێکی کوردیە. دوای سەردانێکی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ گەرمیان بەشێکی زۆری شوێنەوارەکانی ناوچەکەی بەسەر کردەوە و بەڵێنیدا ئەرکی نۆژەنکردنەوەیان بگرێتە ئەستۆ. بەپێی بەدواداچوونێکیش کاری نۆژەنکردنەوەکان هەنگاوی باشیان بڕیوە با دیزایانی دێرین و شێوازێکی سەرنجڕاکێش نۆژەن دەکرێنەوە. دوای بڕیارەکەی قوبات تاڵەبانی
جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نۆژەنکردنەوەی ژمارێک لە شوێنەوارەکانی کفری و قەڵای شێروانە لە کەلار گەرماوی کۆنی کفریش لەسەر هەمان شێوە و دیزایانی دێرینی لەسەر ئەرکی قوبات تاڵەبانی نۆژەن دەکرێتەوە. کاتی سەردانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم لە ساڵی 2012 سەردانی سرای کفری و ماڵی مەجلیس پاشای بابان و قەیسەری کۆنی کفری کرد، بەڵام بەهۆی قەیران دوای نەتوانران نۆژەن کرا. ئێستا لە کاتی یەکێ لە سەردانەکانی جێگری سەرۆکی حکوومەت کاک قوبات بڕیاری نۆژەنکردنەوەی سەرای کفری و گەرماوی کفریدا. ئێستا خۆشبەختانە سەرای کفری لە بواری جێبەجێکردنەوە نۆژەنکردنەوەدایە و لە 50 بۆ 60 کارەکانی تەواو بووە. گەرماوی کفری دوای سەرای کفری دەستەکەین بە نۆژەنکردنەوەی هەمان شت دواتر ماڵی مەجلیس پاشای بابان. قەڵای شێروانش لە کەلار وەک شوێنەوارێکی مێژووی و گرنگی ناوچەکە بەشێکی باشی کاری نۆژەنکردنەوەکەی لە تەواوبووندایە و چاوەڕان دەکرێت لە داهاتوودا بە دیزایانی دێرینی و شێوازێکی سەرنجڕاکێشکاری نۆژەنکردنەوەکەی کۆتایی پێ بهێنرێت. کوردستان ڕەزامەندی دەربڕیوە بە خەرجکردنی ئەو پارەی کە پێویستە بۆ نۆژەنکردنەوەی قەڵاکە. ئێمەش لە ئێستادا دەستمان کردەوە بەکاری نۆژەنکردنەوە بتوانین ئەو زیانانەی قەڵاکەم بکەینەوە و مەترسی ڕوخاندنی کەم بکەینەوە. وەکو ئەزان قەڵای شێروانە شوێنێکی گەشتیاری و شوێنەواری گرنگی کوردستان و ناوچەی گەرمانە. ئێستا ئەمەتوانین لە دوای نۆژەنکردنەوەکەی جارێکی تر بەڕووی هاوڵاتیان و میوانەکانمانە دەرگاکەی بکەینەوە و مۆزەخانەکە دووبارە بخینە بەردەستی هاوڵاتیان. نۆژەنکردنەوەی ئەم شوێنەوارانە دوای سەردانێکی قوبات تاڵەبانی بۆ گەرمیان هات کە بەشێکی زۆری شوێنەوارەکانی ناوچەکەی بەسەر کردەوە و بەڵێنی بە خەڵکی گەرمیاندا ئەرکی نۆژەنکردنەوەیان بگرێتە ئەستۆ. لە ئێستادا بەڵێنەکانی بوون بە کردار و پرۆژەی نۆژەنکردنەوەی سێ لەو شوێنەوارانەش هەنگاوی باشیان بڕیوە. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، گەرمیان. پزیشکانی ڤێرتەرنەری لەبارەی بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە چۆن خۆیان بپارێزن. دکتۆر شاڵاو عارف بەڕێوەبەری کوشتارگە سلێمانی لەبارەی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوونەوە ڕایگەیاند. خۆشبەختانە پەتاکە لە هەوادا بڵاو نابێت و نەخۆشێکی ڤایرۆسیە. بۆیە داوا دەکەین ئەو هاوڵاتیانی ئاژەڵدارن خۆیان بپارێزن و لە دوای هەر بەرکەوتنێک پێویستە ڕاستەخۆ دەستیان بە ماددە پاککەرەوەکان پاک بکەنەوە. وتیشی پێویستە هاوڵاتیان دەستکەوتنی گۆشتەکانیان لە کوشتارگەی ڕسمی و باوەڕپێکراوەکانی حکوومەت بەدەست بخەن و خۆیان بە دوور بگرن لەو گۆشتانی لەسەر شەقامەکان دەفرۆشرێن کە دەبنە سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشی بۆ هاوڵاتیان. ئەمە لە ڕێی هەواوە ناگوێزرێتەوە، مەتەنها لە ڕێی بەرکەوتنی ڕاستەخۆ لەگەڵ توشبوویەکایە لەگەڵ ئاژەڵێکی هەڵگری ڤایرۆسەکەیە بۆ مرۆڤێکی ساخڵام یاخود تەندروست ئەگوێزێتەوە. کەواتە تۆ ڕێگری لە هۆکارەکان یاخود با بڵێن لەو با بڵێن شوێنانی کە ئەگەری گواستنەوەی ڤایرۆسەکەی هەیە و تۆ سەرکەوتی بەسەر بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. خۆشیەکە نەخۆشیێکی ڤایرۆسیە، نیشانە لە مرۆڤدا ئەو نیشانانی کە لەسەری دەرەکەوێت ئەوەیە کە سەری ئێشێ، ملی ئێشێ، با بڵێن ئێشێ، جگەلەوە سەرشانەکانی سوورە بێتەوە، سەرسنی سوورە بێتەوە، ناوچاوی سوورە بێتەوە، تووشی ڕشانەوە تێ با بڵێن سکچوونە بێت. لە هەفتەی دووەمیان خوێنی لەگەڵا بێ سکچوونەکەی لەم قۆناغەیە کە هەفتەی دووەمێتی ئەگەری هەیە 30 بۆ 40% کە توشبووان ژیان لەدەست بدەن دەوەیە. بای جۆرێک هاوڵاتی پەنا نەباتە بەر کڕینی گۆشتێک کە سەرچاوەکەی سەرچاوەیەکی فەرمی نەبێت و لە کوشتارگە فەرمیەکانی حکوومەتەوە با بڵێن بەرهەم نەهێنرابێت. واتە دوورکەونەوە بە هەموو جۆرێک لەو گۆشانی کە لەسەر شەقامەکانە مامەڵی پێواکرێت. کوێ سەر شەقامەکان هۆکاری سەرەکی گواستنەوەی دەیان جۆر ڤایرۆس و بەکتریا و مشەخۆری زیان بەخشن بۆ تەندروستی هاوڵاتی، بەبێ هاوڵاتی درکی پێ بکات و بەبێ هاوڵاتی بیناسێتەوە، بەبێەوەی هاوڵاتی بزانێت کە ئەم گۆشتە هەڵگری چەند جۆرێک ڤایرۆس و چەند جۆرێک بەکتریا و چەند جۆرێک مشەخۆری مەترسیدارە لەسەر تەندروستی هاوڵاتی. لە گوندی کرۆژی سەر بە قەزای کۆیە دەیان دۆنم و ڕەزوباقی جوتیارانی گوندەکە وشک بوون و لە ڕێگەوە دەرکراون. بەوتەی جوتیارانی گوندەکەش هۆکارەکەی بۆ بارینی ئەو ڕێژە زۆرەی بەفر دەگەڕێتەوە کە زستانی ئەم ساڵ باریوە. جوتیاران داواکارن لە ڕێگەی تیمی یەکێتیەوە حکوومەت بەدەنگیانەوە بێت و قەرەبوو بکرێنەوە. والله سەرما و سارەکان ناو هەلێک بەرزی حرارەی سەرمای ینی زۆر ئەوە ناقص 12 بوو چەند بوو بۆ لە خۆمان شاید حارن لە کۆیە کە
لە هەموو دنیا بۆ بەسەرک جا ئەوە ئەفسار هەناری لێ هێش کردن ئەفسار بە تایبەتی هیچ جێکی وشی گوندی کرۆژی نییە ڕاستی گوندی کرۆژی یعنی ئەستا من چینە ئەمن ئەوە دەکەم ئەوە دەبڕم لەوانەیە من باشتری بدەی هەندەکان بەس ئی هەندەکان هەیە دوسێ هزار بنە هەناری هەیە وڵا هیچی لە دەرنەچوو دەبی هەمووی بڕی ئەمن تەمەنم ئەوە 65 ساڵە ئەمن نەمدیتە ئەوەی لە مش گەورەترە دەرێ ئەمن ئەو سەرمام نەدیتە بەو دەرەجەی کە ئەوەندە سەرما بەخۆری بەفر زۆر باریە بەفر هەندە باریە ئەو هەنارە تەبان لە ئەنجامی سەراسۆری ئەو ساڕەکانە وشک بۆ و لە ڕگەوە دەرمەهینەیە هەر ئەمن نا هەموو گوندەکەمە خەسارەمەند بووە ئەجاگە حکومەت ئاوڕەکمان بێداتۆکو پێویست یارمەتێکمان بدا ئەرێوەڵە کاتەکەی سارەکەی زۆر سەخت بوو ئەو سەرماسۆرە هەموو وشکی دیامەژەوە لە ڕگەوە دەرمەهینەیە دەبی دووبارە بنیاتی بنی بچینەوە پەیوەندمان بە زراعەوەکەی دێ بەزگۆتی هیچ شتێکمان لە بەردەستدانە قەربووتان بکەینەوە یارمەتیان بدە هیچمان لە بەردەستدانە سەبوو ڕستەکە بوو ئەگەر ڕستی باش بە پارەی باش دەکە ڕست قڕابە پارەی حکم دەکە هەناری بەری بوو و هەولێر سلێمانی دەچوو بەربوومە چی باشی هەوو بە ڕێژەی 17 نەفەر لەسەر ئەوەی بەرومەکەی لەسەرەوەی دەژێت ئێستا سەما وەکو شتەکی سروشتیە خوای گەورە ئەو لۆمە نردیە ئەمە پێ ناڕازین زۆر شکرشین لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە یعنی ئەگەر بە حەقەت قەرە بۆ شتێکمان لۆ بکرێ چونکی حکومەت ئێستا بەڕازی زۆر شتی وامان کردەوە ماکردێ جوابی نەداینەوە لە ڕێگا و بان لە شت یعنی شتەکان نەکراینە غازی فەیساڵ فەرماندەی خۆبەخشی پێشمەرگە لە لێدوانێکیدا بۆ کەناڵی کەرکووک ئاشکرای کرد لە سنووری قەرەچۆخ تێرۆرسانی داعش کراونەتە ئامانج لە سنووری گوندی گەرەسۆری سەربان ناحی قەراج دواتر شانی ڕاگەاندنی ئەمنی عێراق لە بەیاننامێکدا بڵاوی کردەوە فڕۆکەکانی هێزی ئاسمانی عێراق با فڕۆکەی F-16 4 جار بردومانی تونێلێکی تێرۆرسانی داعشیان لا چێ قەرەچۆخ کردووە ئاماژەی بەوەش کردووە بەردومانەکە بە هەماهەنگی لەگەڵ مێحوەری شەشی هێزەکانی پێشمەرگە ئەنجام دراوە و هێزەکانی پێشمەرگەش جوڵایان کردووە بۆ شوێنی ڕووداوەکە. شەوی ڕابردوو لە ناحیە ڕزگاری سەربا قەزای خەبات لە پارێزگای هەولێر بەهۆی شەڕی نێوان دوو برا 5 کەس کوژران. وتەبێژی پۆلیسی هەولێرە ڕایگەیاندە دوای ئاگدارکردنەوەیان لە بوونی ڕووداوێکی شەڕکردن لە گوندی کەورە بەلناسنووری ناحیە ڕزگاری لە قەزای خەبات دەست بەجێ هێزەکانیان چوونەتە شوێنی ڕووداوەکە. وتیشی شەڕەکە بەهۆی کێشەی زەویوزارەوە لە نێوان دووبرا ڕوویداوە و لە هەردوو خانەوادەکەش 5 کەس کوژراون. وتەبێژی پۆلیسی هەولێرە ڕوونیشی کردەوە. لە ئێستادا پۆلیس پەراوی لێکۆڵینەوەی بۆ ڕووداوەکە کردوێتەوە تاوەکو ڕێڕەوی یاسایی بەرامبەر تۆمەتباران بگیرێتە بەر. بەناوی خوای گەورە و میهرەبان بەداخەوە ئەمڕۆ ئێوارە کاتژمێر 7:30 حاڵەتێکی کوشتن لە سنووری شاری هەولێر لە دەوروبەری شاری هەولێر ڕوویدا لە قەزای خەبات لە ناحیە ڕزگاری لە گوندی کەورە. دیارە دوو بنەماڵە کە براش بووینە کێشەی زەویزاریان هەبووە لە نێوان یەکدا کە بۆتە دەمەقاڵەیانەوە چەندین جار کێشەشیان هەبووە داوای یاساییشیان تۆمار کردووە و داواکانیان پەراوی لێکۆڵینەوەکانیان لە دادگا بووە. بەڵام دیارە ئەمڕۆ کە ڕوبەڕووی یەک بووینەوە لەم نێوەندەدا 5 کوژراو هەیە و 2 برینداریش هەیە. لەلایەنی یەکەم دیارە باوکێک و 3 کوڕ کوژراون و لایەنی دووەم دیارە برایە کوژراوە و 2 براش بریندارن. ئەو دوو برایە کە بریندارن ئەوان تۆمەتبارن چونکە لەو شوێنە بووینەکەەوە حاڵەتی تەقەکردنەکە و کێشەکە ڕوویداوە. هێزەکانمان لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دوای ئاگادارکردنەوەیان چوینە شوێنی مەبەست و لێکۆڵینەوەیان دەست پێکردوە هێزێکی زۆرشمان نرد بۆ ئەو شوێنە و 2 بریندارەکەش ئێستاوکە دەستگیر کراون لەلایەن بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بە پێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی و ئێستاوکە ڕێڕەوی یاسایی گیراوەتە بەر و پەڕای لێکۆڵینەوەش کراوەتەوە بۆ ئەم ڕووداوە و تەرمەکان ژڕانە فیزیکی دادی کرانەوە بۆ ئەوەی کە دواتر بە خاوەنەکانیان بدرێتەوە.
ئێستاش ئاماژە بە سەردێڕەکانی دووەم دەکەم. جارێکی تر پەرلەمانی عێراق نەیتوانی پرۆژە یاسای پاڵپشتیکردن بۆ ئاسایشی خوراک و گەشە پێدانی بخاتە بەرنامەی کارەوە. بۆ کانجاب ئەو گەنجەی زمانی کوردی سۆرانی خستانەیە و گۆگڵەوە ئاشکرای دەکات کە زیاتر لە 1,200,000 داتای شێوەزارەکەی خستۆتە نێو سیستەمەکەوە. ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق هۆکاری سەرەکی دواخستنی دەنگدان لەسەر پرۆژە یاسای پاڵپشتیکردنی کتۆپەر بۆ ئاسایشی خۆراک و گەشە پێدانی خستە ڕوو. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی پەرلەمانی عێراق ڕایگەیاند دواخستنی دەنگدان لەسەر پرۆژە یاسای پاڵپشتیکردنی کتۆپەر بۆ ئاسایشی خۆراک و گەشە پێدان بە مەبەستی تاواکردنی گفتوگۆکانە لە ناو لیژنەی داراییدا بەم نزیکانە جارێکی دیکە بۆ زیادکردن و تاواکردنی کارەکانی هەموارکردنەوەی پرۆژە یاساکە کۆ دەبینەوە. وتیشی لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا دەنگدان لەسەر پرۆژە یاسای پاڵپشتیکردنی کتۆپەر بۆ ئاسایشی خۆراک و گەشە پێدان ئەنجام دەدرێت و کۆدەنگی پەرلەمان هەیە بۆ پەسەندکردنی پرۆژە یاساکە چونکە لە بەرژەوەندی گشتیە بە تایبەتی لا نەبوونی یاسای بودجە بۆ ساڵی 2022. لە مانگی داهاتەوە عێراق ئاستی هەناردەکردنی نەوت بۆ 4,500,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرز دەکاتەوە. لەو بارەیەوە محەممەد سعدون نوێنەری عێراق لە ڕێکخراوی ئۆپێک ڕایگەاند ڕێکخراوەکە ڕەزامەندی داوە لەسەر زیادکردنی ئاستی هەناردەی نەوتی عێراق بۆ 4,500,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. وتیشی ئەو زیادکردنە لە مانگی حوزێرانەوە دەست پێ دەکات و لە 3 مانگی تەمموز و ئاب و ئەیلولی ئەم ساڵیشدا زیادکردنێکی تر لە ئاسی هەناردەی نەوتی عێراق بە قەبارەی 500,000 بەرمیل بەردەوام دەبێت. بەپێی ئامارەکانی وەزارەتی نەوت عێراق مانگی ڕابردوو 1,300,662 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە کە بە تێکڕا ڕۆژانە 3,380,000 بەرمیل نەوتی فرۆشتووە. بامەدەبوونی نووسەران و ڕۆشنبیران و سیاسەتمەداران لە ساڵۆنی لاپەڕە نوێی ناوەندی هەولێری مەکتەبی ڕاگەاندنی کێتی نیشتیمانی کوردستان کۆڕێک بۆ نووسەر و وەرگێڕ شەفیقی حاجی خدر لەبارەی ناساندنی کتێبی ژیانی من گۆڵدا مایر بەڕێوەچوو. لە درێژەی کار و چالاکیەکانی خۆیاندا ساڵۆنی لاپەڕەنەوەی ناوەندی هەولێری مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆڕێکی بۆ نووسەر و وەرگێڕ شەفیقی حاجی خدر ساز کرد بە ئامانجی ناساندن و خوێندنەوەیەک بۆ کتێبی ژیانی من گۆڵدا مایر ژنێک سەرکردەی نەتەوەیەک. لە سەرەتای سەدەی 20م و کۆتایی سەدەی 19م ڕێکخراوی ئاژانسی جوەکان لە ڕێی کۆنگرەی ساڵانێکی خۆی بڕیار دەدا یەک لە بڕیارەکانی ئەوە بێ چۆن بگەڕێنەوە بە تاک یا بە کۆمەڵ بە شێوەیەکی قانونی یا بە قاچاق بگەڕێنەوە بۆ فەڵەستین. گەڕانەوەیان شتێکی سەیر دەبێت گەڕانەوەیان کۆچی پێچەوانە دەبێت ینی کە دوای ئەو هەموو پەرشوبڵاوە دەگەڕانەوە بۆ وڵاتی دایک بۆ وڵاتی باوک خاچیان کڕی و کوشتتوکاڵیان کرد مەبەستیان دووشتی زۆر سەرەکی بوو بە گوێرەی لەگدانەوەی کتێبەکان. یەکەمیان ئەوە بوو بەسترانەوەیەک بێ بە خاک تاک ببەسرێتەوە بە خاک گەل ببەسرێتەوە بە خاک جارێکی دیکە هەڵ نەقەنرێیان کە هەڵکەنرا بە ئاسانی دەست بەرداری نەبێت. دووام بژێویە سەرشەکە لە ڕێی خاکەکەەوە بەدی بێ بۆ ئەوەی زۆرێک لە زۆرەکانی ئەوەی پێی دەگوترێ خۆشیانی ئیکتیفای زاتی لە ڕێگەی کشت و کاڵەوە بۆ ئەوەی دواتر لەو نەهامەت و لەو شوێرەوارانێک کە لە کاتی دەربەدەربوونیان لە ماوەی ئەو سەدان ساڵی پێشتر بووە ئەو حاڵەتیان نێتە پێشەوە. لەبەر ڕۆشنایی ناساندنی کتێبەکەی گۆڵدا مایر شەفیقی حاجی خدر باسێکی لەبارەی مێژووی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دروستکردنی دەوڵەت و قوارەی سیاسی پێشکەش کرد. ئەو کتێبانە بەڕاستی باس لە کەسایەتی و ینی باس لە جووی کورد ناکەن هەرچەندە لە کتێبە هەواڵگریەکان لە مۆسادا کەمتا کوردێک باز دەکرد بەڵام بۆ گشتی لە کوردستان و عێراقدا 150,000 جوو کەسی جوو لە ساڵی 1951 و 1952 لە ڕێگای کۆمپانیایەکی سەباحی کوڕی نوری سەعید کۆز دەکەن لە هەر سێ شارە گەورەکانی بەسڕە و بەغدا و کەرکووک کۆ دەبنەوە وانەی کوردستان لە کەرکووک کۆ دەبنەوە دەنێرێنە بەغدا لە بەغدا بە ڕۆکە دەنێرێنە قوبرس لە قوبرسەوە دەنێرێنە ئیسرائیل لەوێ نیشتەجێ دەبن بەشەشی کەشیان دەمێنەوە بنجوەکان هەندێک دەمێنەوە بەڵام لە ئێران دەمێنەوە لە هەندێک لە وڵاتەکانی دیکەی عەربیش دەمێنەوە. نووسەر خاوەنی 21 کتێبی وەرجێردراوە لە زمانە جیهانیەکان بۆ سەر زمانی کوردی و
ساڵانێکە خزمەتی ئەدەبیاتی کوردی دەکات. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. بۆکانجاف گەنجێکی هەڵەبجەییە. دوای هەوڵدانێکی زۆر توانی زمانی کوردی ناوەندی یاخود سۆرانی بۆ سیستەمی وەرگێڕانی ئەلکترۆنی گۆگڵ ترانسلیت زیاد بکات. ئەم گەنجە توانیوێتی زیاتر لە 1,200,000 داتای زمانی کوردی بخاتە نێو سیستەمی وەرگێڕانی گۆگڵەوە. دوجار توانرا زمانی کوردیش هاوشێوەی زمانە زیندۆکانی دیکەی جیهان بخرێتە نێو سیستەمی وەرگێڕانی ئەلکترۆنی گۆگڵەوە. کۆمپانیای گۆگڵ لە کۆنگرەی ساڵانەی خۆیدا 24 زمانی دیکەیان بۆ سیستەمی وەرگێڕانی ئەلکترۆنی گۆگڵ ترانسلیت زیاد کرد. خۆشبەختانە زمانی کوردی ناوەندی یاخود کوردی سۆرانی یەکێک بوو لەو زمانانە. بۆکانجاف گەنجێکی هەڵەبجەیە و توانیوێتی زیاتر لە 1,200,000 داتای زمانی کوردی ناوەندی لە سیستەمی وەرگێڕانی گۆگڵ بچەسپێنێت. ئەمە شۆڕشێکی گەورەیە لە بەرەو پێشبردننی زمانی کوردی و خزمەتکردن لە ئاخێوەرانی زمانی کوردیدا. پێشتریش کۆمپانیای گۆگڵ لە نوێترین ڕیزبەندی خۆیدا بۆ بەشی پاکسازی و وەرگێڕانی زمانەکان پلەی سێیەمی بە بۆکانجاف دابوو. ئەمەش نیشانەی دەوڵەمەندی زمانەکە و هاوکات ماندووبوونی بێوچانی ئەو گەنجەیە. ئەم هەنگاوە مێژووی و گرنگە کاردانەوەی زۆری بەدای خۆی داهێنا و هاوڵاتیان لە هەموو ئاستە جیاوازەکاندا خۆشحاڵی خۆیان دەردەبڕن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا بە شێوازێکی جۆراوجۆر خەڵکی باسییان لە گرنگی ئەم ڕووداوە مێژوویە کرد. لای خۆشەوە وەزیری ڕۆشنبیری هەرێمی کوردستان دەستخۆشی لەم گەنجە کرد و خەڵاتی ڕێزلێنانی لە پای ماندووبوون و ئەو هەوڵە گرنگە فەرهەنگیە گرنگەدا پێبەخشی. زمان تایبەتمەندی مرۆڤ و گرنگیەکی زۆری هەیە. نووسەر و بیرمەندی ڕۆمانی ئیمێل سوێران لەبارەی گرنگی زمانەوە دەڵێت مرۆڤ نیشتەجەی زمانە نەگوڵات. بەمپەیە بێ زمان بۆ مرۆڤ لە وڵات گرنگترە. ئەمە بە تایبەتتر بۆ گەلی کورد ڕاستە، چونکە یەکێک لە هۆکارە گرنگەکانی مانەوەی کورد بەبێ دەوڵەت و کیانی سربەخۆ تۆکمەی و دەوڵەمەندی زمانەکەیەتی. بۆ یەمایی خۆشحاڵیە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر لەلایەن گەنجێکی هەڵەبجەییەوە توانرا زمانی کوردی ناوەندی بخرێتە نێو سیستەمی وەرگێڕانی گۆگڵەوە. ئەمە ژواتای ئەوانەی بە زمانی کوردی سۆرانی قسە دەکەن لەمە دوا دەتوانن وەرگێڕانی ڕاستەوخۆ لە 133 زمانی زیندوی جیهانەوە بکەن بە کوردی و بە پێچەوانەشەوە. پێشتریش زمانی کوردی کرمانجی لە سیستەمی وەرگێڕانی گۆگڵدا هەبوو. بە زیادکردنی ئەم دیالێکتەش زمانی کوردی لە گۆگڵ ترانسلیت دەوڵەمەندتر بوو. بە یارمەتی هاوکارانم ئەم گەشتەی هەواڵشمان پێشکەشکردن. سپاس بۆ هاوکارانم بۆ ئێوەی بینەریش هەر شاد بن.